هۆسەکردن لە بارەی پشتگیرێمی کوردستان لە پێداویستی تەندروستی کە حکوومەتی عێراق وەکو پێویست ڕانی ناکا بۆ هەرێمی کوردستان لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر شێروان حەمەدەمین سەرۆکی بەشی دەرمان و پێداویستی پزیشکی لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و لێرمان کردو. دکتۆر بەخێربێن. زۆر سپاس. سپاس دکتۆر. لە ڕێژەی دەرمان لە هەرێمی کوردستان باخ بڵین لە هەولێر هەر بەگشتی دەرمان عێراق چەندێکی بۆ ئێمە دابین ناکات، چەندێکی خۆمان دەتوانین دابینی بکەین؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. هەروەکو دەزانن ئەمە لە نهایەتی 2014 و 15ەوە وها ئیتفاقمان لەگەر بەغدا کردیە لە ڕێی وەزارەتی تەندروستی ئەو کات وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەو کات ڕێژەی 17.5 لە هەر ماددە کە دابین دەکرێت لە ڕێگای دەستگای مادیە سەر بە وەزارەتی تەندروستی عێراق لە بۆ کوردستان دابین بکرێت بەپێی ئەو ڕێژەیە کە 134 و 28 و 23 بەجێرەی شارەکان و ئەگەر کەمتریان زیاتر بەو شێوەیە. بەڵام حکوومەتی عێراق تا ئەو دەقەیە ئیلتیزام بەو بڕی ناکە کە ئەمە دەنێرین لە بۆیان ئەو بڕێکە ئەمە پێویستمانە. یعنی عادەتەن ئەمە ساڵانە ئەو بڕێکە پێویستە مەزەندە دەکەین، یعنی ئەو بڕێکە پێویستە تەغییر عاجل دەکەین ئەوەندەمان پێویستە لەو ماددانە ئەو ئیلتیزام بەو بڕی ناکە، یعنی ئەو بڕی لە بۆمە نانێری. لێش زۆر جا کێشەمان لە دروست دەبی بە تایبەتی لەو دەرمانانەی کە زۆر تایبەتن تەنها لە ڕێگای حکوومەتی ناوەندیان مرکز دابین دەکرێت ناتوانین ئەمە دابینی بکەین، لەوانە زۆر کێشەمان لەو دروست دەبێتن. ینی تا هەندێک دەرمان هەندەتوانین بڵین وەکو شێرپەنجە تا لە ئەسیمە ئەوانە تەنها حکوومەتی عێراق دەتوانێت هاوردەیان بکە و بیداتە هەرێمی کوردستان یان چۆنە پرۆسەکە؟ نە، دەرمانی شێرپەنجە خۆشبەختانە ئەمە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش دابین دەکرێت و لە هەروە لە بڕێوەبەراتە گشتەکانیش دوای ئەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕەپارێکی تەرخان کرد لە بۆ هەر سێ بڕێوەبەرایەتی هەولێر و دۆخ سلێمانی دەرمانی شێرپەنجە ئێستا لە ڕێگای بڕێوەبەراتیەکانیش دابین دەکرێت. بەڵام هەندێک زۆری دەرمانمانەیە بۆ نمونە ئەو دەرمانانی کە لە تەلاسیمیا بەکاردێت بەخۆی دوو دەرمانی ڕئیسیمانێ لە تەلاسیمیا بەکاردێت ئێکسجێیت حەب و دسفیرال ڤیال. یعنی ئەمە خۆشبەختانە حەبەکەمان هەیە بە بەردەوام، ئەو حەبە کە لە بۆ دابەزاندنی ڕێژەی ئاسن بەکاردێت چونکە ڕێژەیەکی دایمەن هەڵگران یاخ و توژوانی تەلاسیمیا ڕێژەی ئاسن لە دسمیان زۆر زیاد دەبی و زۆر کاتێ بەو حەبەی دانابەزی، ینی مقابلی ئەو حەبەی پێویست دەکە ئەتوپازە لە بۆ 20 حەب لە ناو یەک گلاس ئاوی بتاوێنەوە بیدێ و بەو ڕێژەیەش ئاسنی ناینتە خوارێ وەکو ئەوەی کە یەک ڤیال دەهینتە خوارێ یەک دەرزی و بەخۆشان هەڵگرانی تەلاسیمیا یان توژوانی تەلاسیمیا بەخۆیان مەعیدە و کلییان زۆر مەزبوط نییە ئەوەندە حەبەشیان بدێ و ئەو دەرزیە کێشەی ئەو دەرزی ئەوەیە ئەمە تەنها حکوومەتی ناوەند دەتانی دابینی بکە لەبەرەوەی ئەو دەرزیە تەنها یەک کۆمپانیا لە سەرتاسەری جیهان دروستی دەکات، هیچ کۆمپانیای نۆڤارتسە و ئەو کۆمپانیا تەنها مەصنع تەعامل لەگەر مرکزی دەکات لەگەر وەزارەتی سەحەی هەموو دەوڵەتێک دەکات، ینی تەعامل لەگەر هەرێم و لەگەر هیچ شارێک ناکە و ناشداتن و نیشە لە بازار بکڕی. یعنی کێشەکە ئەوەیە ئەگەر پارە شەبی زەمە زۆر جار هەوڵماندایە لە ڕێی وەزارەتی تەندروستی خۆشبەختانە بەڕێز وەزیری تەندروستی و هەروەها بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر زۆر هەوڵماندایە دابینی بکەین، بەڵام ناکرێت چونکە تەنها لە سەرتاسەری جیهان تەنها ئەو کۆمپانیا ئەو دەرمانەی هەیە، ئەو دەرمانەش تەنها لە بەغداوە دێ، لە بەغدا دێ بەڵام ڕێژەکەی زۆر کەم دێ. مەسەلەن ئەمە بەپێی ئەو داتایی دەدەینە بەغدایە عەدەدی ئەو نەخۆشانەی هەمانە و چەندیش بەکار دێ و ساڵانە و مانگانە چەندمان پێویستە هەمومان بە نووسرا و بەداتا لە بۆ بەغدا ناردیە، بەڵام بەغدا ئەو ڕێژەیە لە بۆ مەنانێری کە بەشی ئەو نەخۆشانە بکاتن و بیان دێنێ. بەڵام ئەمە تا چەند گرفت بۆ توشبانی تەلاسیمیا دروست دەکات؟ وەڵاهی تاڕادەیەکی زۆر گرفتی لەسەر تەندروستی و مەترسی لەسەر ژیانیان دروست دەکات، چونکە وەکوتم ئەو دەرمانە تەعویز ناکرێتەوە. هیچ زۆرە کۆمپانیاکی تر نێ دروستی کا مەسەلەن جگە لە نۆڤارتس هیچ کۆمپانیاش تر دروستی ناکە هەتا ئەمە بتانی دابینی بکەین و جگە لە بەغداش ناتوانین ئەمە دابینی بکەین لەبەر نەبوونی مادەکەی لە هیچ دەوڵەتەشی لە هیچ شوێنێکی. ئەوەش مەترسێکی زۆر لەسەر ژیانیان دروست دەکات بە تایبەت ئەوەی کە ڕێژەی ئاسنیان مەجموعەک لەو نەخۆشانە ڕێژەی ئاسنیان زۆر زۆرە بەو دەرزەی نەبی بە حەب نایاتە خوارێ بەو ڕێژە زۆرەی مەترسێکی زۆر لەسەر ژیانیانەیە ئەگەر ئەو دەرزیە ئەو کاتانێکە لێمان دەبڕێتن. خۆشبەختانە جار جار دێ بەڵام بەو ڕێژەیە نییە مەسەلەن بەشمان بکە بتوانین مەسەلەن ساڵ 12 ماکەمان بی نیمانە سنتەری تەلاسیمیا. ینی هەندێک جار ڕەنگەوای لێبی هەڵی بگرن بۆ حاڵەتی زۆر هەستیار و تایبەت و بزانن کەسێک زۆر زۆر پێویستێتی لەو حاڵەت ئەنی زۆربەی کات ئەمە ئەوەی کە دێتن ئەو
سەلاحیەتەمان دایتە سنتەری تەلاسیمای ئەو بڕێکە ئەمە لە بەغدا دابینی دەکەین وەکو بەشی دەرمان و پێداویستی فیزیکی ڕاستە خۆ هەمان بڕی دەدێنە سنتەری تەلاسیمیا سنتەری تەلاسیما تحکومی پێ دەکات دکتۆرە بەڕێزەکان لەوێ دەرێت تحکومی پێ دەکەن کام لە کامی زەڕورترە دەرزی وەربگری کامەشی حەبەکەی وەربگری بەڵام ئەو کەمیەی کە دێ بەش ناکە ئەو بڕێکە دێتن بەشی ئەو نەخۆشانەش ناکە کە زەڕوریشن ئەنی کەمێکی کەم دێتن لە چاو مقارنە بکەین لەگەڵ شارەکانی تری عێراق بۆ نمونە باشوور و ناوەڕاست ڕێژەیەکی ئێزگار کەم لە بۆمە دێت ینی بنمونە ئێستا دەرمانیشتر هەیە دەرزی گەشە زۆر جار لەوانەیە مەسەرەن لە ڕاگەیاندنەکان جێتانێ دەبی دەرزی گەشەنیە دەرزی گەشەکەمە بە هەمان شێوە دەرزی گەشە گرۆث هۆرمۆن عینەن تەنها لە ڕێگای سنتەر لە ڕێگای مرکز دابین دەکرێت بە هەمان شێوە ئەمە بۆ نمونە پێش یەک مانگ نزیکەی 3000 قسوور فایلبان هەیە هەمووی بەداتە لۆمان نردینە ئەوە دەمان پێویستە ینی کەمترین بڕ کە بەکار بێ لە یەک هەفتەی دانەک بەکاردێ تەسەور کە لە بۆ 3030 کەسرە کسووری ئەوەی کەیسی هەمانە تقریبا 1980 داناتی 1200 دانە ینی نازانم کوی تەعامل تقریبا لە نیوە کەمتر یەک لە سەرسەی زۆربەی کە لەو مادانێک کە تەنها مرکز دابینی دەکا کێشەیەکی زۆرمانە بۆ مناڵان بەکاردێ ئەوانەیە کە گەشیان دوا دەکەویت بەڵێ ئەم پابەندەبوونی حکوومەتی عێراق بە ناردنی پێداویستیە تەندروستیەکانی هەرێمی کوردستان تا چەند واکە گرفت بۆ کەرتی تەندروستی دروست بێت چەندەکو تۆڵی کە ئەوەی پێتان کراوە حکوومەتی هەرێم خۆی توانیوێتی و دەرمانیشی کڕیوە طبعا گرفتی نەرێنی لە بۆمە دروست دەکات لە بۆ ئەو مادانێک کە حکوومەتی ناوەند دابینی دەکات لە توانای بەڕێوەبەرایەتێک شتێکانیە دابینی بکاتن ئەوانە کێشەمان لە دروست دەبی بەڵام ئەوانێک کە خۆشبەختانە مەزموعە دەرمانێکی زۆر هەیە وەکالاتیان هەیە شەریکاتی هاوردەکار هەیە لێرە دەینیتن بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر لە ڕێگەی ئەو تەخسیسی ساڵانەیە کە لۆی دابین دەکرێت دابینی دەکات بەدیل لەوەی کە لە بەغدایە مەسەرەن نایەتنیان کەم دێ ئەمە دابینی دەکەین لێرکانە ئەوانەی کە هەیە بەڵام کێشە لە نەبوونی ئەو مادانەیە کە تەنها مەسەرەن ئەو مادەیە هیچ بەڕێوەبەرایەتێک و هیچ شارێک ناتوانانی دابینی بکات تەنها حکوومەتی ناوەند نەبی کێشەی سەرەکیمان لەوەیە ئەوەش لە نەبوونی ئەوانە گرفتێکی زۆر لەمە دروست دەکات و مەترسی لە سەرژانی هەڵگران و توشبوان دروست دەکات ئێستا لارێمی کوردستانە یاخود با بڵین لە هەولێر بۆ پێی بەڕێستان لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێرن چ دەرمانێک زۆر پێویستە لە هەولێردا بۆ چ نەخۆشیەکەوە ئایا بەردەستە یاخود ناجگەلەوەی تالاسیما کە باس کرد کەمە زۆربەی ئەو دەرمانانێک کە لە بۆ مەثەرەن بۆ نمونە ئەلبۆمینە ئەمینۆگلۆبلینە دیسفیرال ئەوەی کە باسمان کردی سنتەری تەلاسیمایە و چەند زۆرێکی تری دەرمانی شێرپەنجەیە کە نرخیان زۆر گرانە ینی لە توانای حکوومەتی هەرێم نییە دابینی بکات کە بۆ نمونە لەوانێ هەر دەرجێکی نزیکەی لە بۆ 6 لە بۆ 7 میلیۆنی بی دیناری عراقی ئەوانە گرفتمان هەیە ئەوەشە لەسەر حکوومەتی عێراق ڕەوانەی بکە بێگومان چونکە زۆربەی هەرە زۆری نەخۆشەکانی کە لێرکانە لە سنتەرەکانی شێرپەنجەیە لە سنتەری ڕزگاری هەروەها نانەکەلی دەرمانی شێرپەنجە وەردەگرن و فایلیان هەیە بەشەکی هەرە زۆری هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عراقن لێرکانە وەردەگرن و ئەو ڕێژەکەمەی کە دێتن لەوێن دەرێ تەختیە ناکە و بەش ناکە بۆ نمونە دوو زۆر دەرزیمانەیە پێرجێتا و کیترۆدا ئەوانە هیچ یەکیان کەمترین سعریکە لەسەر گولفەی لەسەر حکوومەتی هەرێم بکەوی لە 5 میلیۆن 6 میلیۆن کەمتر نییە هە دەرزێت ئەمە ساڵانە نزیکەی پێویستمان بە تقریبا لە بۆ 3 هەتا 4,000 ریالی هەیە ساڵانە ئاخر وەزبە ئەو ساڵ کە لە بۆمان هاتیە 6 دانە هاتیە 20 دانە لە بۆ سنتەری ڕزگاری 40 دانە لە بۆ سنتەری نانەکەلی کە من زیاتر پێویستم بە نزیکەی 2500 لە بۆ 3000 ریالی هەیە هەتا بتانم هەموو نەخۆشەکان ئەوانەی کە ئەو جۆرە دەرمانە لە نووسراوش ئەو جۆرە شێرپەنجانەیە بتوان ئەو دەرمانی وەربگرن ئەو ڕێژەکەمانەکە دێتن بەشەکی لەو دەرمانانە حکوومەتی هەرێم خۆشبەختانە لە ڕێ ئەو بڕەپارەی ساڵانە دابینی دەکات لە بۆ بڕێوەبەرایەتە گشتەکان دابین دەکرێتن بەڵام بەشێکی زۆریشی لە توانای حکوومەتی هەرێم نییە و لە توانای بەڕێوەبەرایەتە گشتەکان نییە دابینی بکە هەم لە ڕووی بودجەوە هەم لە ڕووی نەبوونی مادەکەوە ینی نەبوونی لە کوردستان ئەو مادەیە گرفتی لۆمان دروست کردە دووبارە دەگەڕێمە سەر ئەو مادەیەکە دیسفیرال گرفتیمە ئەوەیە کە نییە دەنا چەندین کۆمپانیا ئامادەی خۆیان پیشاندە کۆمپانیا هاوردەکارەکانی دەرمان بەبێ مقابل
بەڵێ. لە بۆ حکوومەتی هەرێم دابینی بکەن لە بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و لێ دابینی بکەن بەڵام نییە نەک لە کوردستان و لە عێراق لە هیچ وڵاتێک نییە هەتا بکڕی تەنها و تەنها ئەو مەسنەعە دروستی دەکات ئەوە یەک لە کێشەکانەکە چەندین مادەیتر هەیە بەو شێوەیە ینی ناتوانین دابینی بکەین ئیلا حکوومەتی ناوەند حکوومەتی ناوەندیش بەو ڕێژەی دابین دەکات لەومە زۆر کەمە. بەڕێز دکتۆر شێروان حەمەدەمین سەرۆکی بەشی دەرمان و پێداویستی پزیشکی لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ئەولێر سوپاس بۆ ئامادەبوون و ڕۆکردنەوەکانتان بەخێرات. زۆر سپاس بۆ ئێوەش.